نەریمان بابان سەدایەک لە هەناوی جوانی و ئاسمانی یادەوەریەکانی سلێمانی. هەزاری دووری و خەمەکان یەخەدەگرێت نەریمان بابان چریکەیەکە کە ئاوازی هەزاران بولبولی شەیدا دەخوێنێ لە باخچەی گوڵزاری هونەری گۆرانی کوردیدا. ئەو سەدایەک لە هەناوی جوانی و ئاسمانی یادەوەریەکانی سلێمانی دەنەخشێنێ. ئەوەی ئەم هونەرمەندەمان جیاواز پێ دەناسێنێ شێواز و ستایلی جیاوازێتی لەوانی تر. ئەویش ئەوەیە کە توانیوێتی لە سارای لاسایی و ئاوازی هونەری بێگانە خۆی دەرباس بکات. چاوەڕێی هەواڵەکەم هەکەم خۆم و هەنگاوی هیوام لە ژوورێکاوەنە زەدەم ئاخوێستا. نەریمان بابان ئەو هونەرمەندەیە کە دنیایەکی جیاواز و پێناسەیەکی تایبەتی هەیە لە هەڵبژاردنی شعر و ئاواز و شێوازی گۆرانی وتن کە ئەویش بێگومان لە کارە هونەری ئاڵتونیەکانی ئێستا و ڕابردووی ڕنگ دەداتەوە. تۆی پەری باڵت نەبوو لە بەختی من بۆ باڵت گرت درۆ لای تۆ تاوانێ بوو بەڵام سەجار تاوانە کرد. تۆی پەری باڵت نەبوو لە بەختی من بۆ باڵت گرت درۆ لای تۆ تاوانێ بوو بەڵام سەجار تاوانێ کرد. ڕۆژێ نەبوو لە من بڕوان ناوت نەهێنێ. لایەنێکی تری بەهێزی کارەکانی کوڕەبابانیەکە ڕۆحانیبوونی ئاوازەکانیەتی. بەنمونە ئەگەر گەشتێک بکەین بە نێو دنیای موزیک و ئاوازە سەرابیەکانی ئەو هونەرمەندەدا گوێ لە هەر گۆرانێکی بگرین دەبینی گوێگر لە ناومێدی و خەمۆکی و تاریکی ژیان بەرەو عەرشی خەیاڵە جادوویەکانی ڕۆح و نۆتە ئەفسوناویەکەی ڕادەکێشێ تا ئاوێتە بوون بە دنیای عەشق و ناسنامەی مەزنی خاک دەخاتە گیرفانی دڵمان. ئەیوە چەندۆن خەریکی شیوان و گریۆنتن ئەیوە تەن کوژراوی زۆمی دەردی بێ دەرمۆنتن. هونەرمەند نەریمان بابان لە شاری سلێمانی لەدایک بووە و خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە شاری سلێمانی تەواو کردووە. کۆلێژی وێژەی بەشی مێژووی لە شاری مووسڵ تەواو کردووە. لە ساڵی 1983 تیپی مۆسیقای بابانی دروست کرد و تا ساڵی 1993 لەو تیپەدا خزمەتی کردووە. یەکەم دەرکەوتنی نەریمان لە ساڵی 1992 بوو کاتێک گۆرانی ڕووخانی لەگەڵ کاوان عومەر بڵاو کردەوە. ئەی ئەو کەسەی خوشمی ویستی منێت لە ساڵی 1996 کوردستانی بەجێهێشت و لە ئەڵمانیا نیشتەجێ بوو لە سویدیش دەژی. خۆشەویستێکی زۆری بۆ شاری سلێمانی هەیە و ئەو ماوەی لە شاری سلێمانی دەمێنێتەوە ئێواران دەچێتە سەرشاخی گۆیژە و سا لەگەڵ شارەکەیدا دەکات. گۆرانی برادەری بۆ چەند هاوڕێیەکی وتووە کە لە کاتی دابڕان لێیان هۆنراوەکەی نووسیوە و دواتر کردوێتی بە گۆرانی. برادەرگیان جوملێ بگرە هەرچی هەیە مەی ڕووخێنە بۆ ناتوانی لێم تێ بگەی منیش بێزارم لە شوێنە ئازاریان یەکەسیەن بوو باگەڕ منی. نەریمان خاوەنەی نزیکەی 68 بەرهەمی هونەریە و زۆربەی ئاواز و هۆنراوەکانی بەرهەمی خودی خۆیەتی کە ئەمە جگەلەوەی ئاواز و هۆنراوەی بۆ چەندین هونەرمەندی تریش داناوە. 3 کۆنسێرتی ئەنجام داوە کە کۆتادانیان لە ساڵی 2022 لە سلێمانی بوو داهاتی کۆنسێرتەکانیشی بەخشیوە.